بینەرانی خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی بەشی یاخری بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێساڵەی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیسمان لەگەڵا وتوێژەکەین سەبارەت بە 1 ساڵی ڕابردوو فعالەتی شۆڕای هێزە چەپ و کۆمونیستەکان کە لە تەی 1 ساڵی ڕابردووە پێکهاتوو. پێش پرسیارەکانم ئاراستە بکەم، بینەرانی عەزیز و خۆشەویست حتمەن بەشێکیان ئاگادار هەن کە سەبارەت بە پێکهێنانی ئەم شوڕا پێشتر هەر لەگەڵ هاوڕێساڵەی سەرداری قسە و باسمان کردووە. ئێستا دووبارە زەرورەتیە ئەهمیەتیە کە دووبارە چاوێ بخشێنینەوە بەسەرەوەی کە بەسا ساڵگەردی فعالیت و پێکهاتنی ئەم شۆڕا چه ئەقداماتێکی تێ لە دەستورا بووە، چکارایەکیان کردووە، وەچی لە دەستوریانیا بووە و توێژەکەین سەبارەت بە مەسەلە. هاوڕێساڵی سەرداری گەردنجی بنەویسی زۆر خۆش هاتی بۆ بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس هاوڕە عەبوو، منیش سڵامەیە بۆ خۆت و هاوکارانت و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموون. زۆر سپاس هاوڕێساڵ، وەکو کورد ئیشارەم کرد بۆ خۆت لە پێکهێنانی ئەم شوڕایە کە لە 1 ساڵی ڕابردووە پێکهاتووە لەلایەن هێزە چەپ و کۆمۆنیستەکانە دەور و نەخشی ئەساسیت بووە و پێشتریش هەر لەگەڵ خۆت وەکو کورد ئیشارەم کرد قسە و باسمان کردووە لەسەر ئەرک و وەزایفی ئەم شۆڕا. بە تەوجیبەوەی ساڵی لە فعالێتی ئەم شۆڕا دەگودەرێ حەزەکەم چاو لێکردنی خۆت، ئەرزیابی خۆت برێک زیاتر بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ باس بکەی بۆچی ئەم شۆڕا دروست بوو، ئەم شۆڕا لەم شەرایەتە و لە شەرایەتێکی سیاسی ئێستا بە چ مەبەستێ تەشکیل بوو؟ بەڵێ زۆر سپاس. ئەم شۆڕا لە 4 دەسامبری پارەکە 2022 تشکیل بوو و لەوێ دوو حزب ئەجوم لە هاوڕێیانی کۆمەڵەی سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران و کۆمیتەی کوردستانی حزبی حکومەتیست بە ئیزافەی تعدادێکی زۆر لە شەخسیەتهای سیاسی جامعەی کوردستان کە لە ناو جامعە ناساون، محبوبیەتیان هەیە، ئۆتۆریتەیان هەیە، بەرحاڵ دروست بوو. بۆچی دروست بوو؟ من وازانم زووتریش ئشارەمان پێکردوە و هەرچێ کەسە ئەزانێ کە دروستبوون ئەم شۆڕا زەوەتێکی سیاسی بوو، بە تایبەت کە پارەکە ئالەم وەختانە گەرمەی ئیعترازات و مبارزاتی خەڵکی ئێران بوو بەرامبەر بە جمهوری ئیسلامی وەخۆ ئەنوا و ئەقسام ئەحزاب و جەیانات و نەهاد و تەشکیلات بۆ جوابگویی بە وەزعات دروست بوو. بالاخره لە جامعەی ئێران و لە کوردستانیشا دوو بەرە بوون کە بە هەرحاڵ گەرەکیان بوو دوای جمهوری ئیسلامی بەرنامە و سیاسەتی خۆیان بەنەبەرەوە خۆیان ئیجراکەن و بەرەیەکی ڕاست بوو کە ناسراون، ئیمکاناتێکی یەکجار زۆریان بوو، بەهرەمەند بوون لە پشتیوانی و حمایەتی دەوڵەتهای زلهێز لە ئاستی دنیا و لە منتەقەکەیشا و هەروەها بەرەیەکی چەپ کە بریتی بوون لە ئەحزاب و جەیانات و ئازادی خوازان و زۆر کەس کە بەرحاڵ دڵیان بۆ ڕای ئینسان لەو جامعە لێدا. ئێمەش وەکو چەپ و کۆمونیستەکان هەرچەند ڕابردوومان مەسەڵەن بەداخەوە دووچار تەشەتت و پەراکەندەیی و جیابوونەوە و ئەوانە بووین، ئەحساس مەسئولیەتمان کرد و بالاخره گەرەکمان بوو ئێمەش وەکو چەپ و کۆمونیستەکان لەو جامعە بالاخره دفاع لە کرێکار و زەحمەت کێشکەین و لە ڕێبازی کۆمونیستی خۆمان کە 44 ساڵە بۆی هەوڵ و تەقالا دەین. لە کوردستانە کە ئیمشەومور بەحس ئێمەیە هەموو کەس ئەزانێ کە چەپ و کۆمونیزم لەو جامعە بۆ چوونێک یا سیاسەتێک یا قوتبێکە کە لە 44 ساڵی ڕابردووە قسەی بووە، باسی بووە، نفوزی بووە لە ناو خەڵکە، ئیعتباری بووە. زۆر جار خەڵک کرێکار و زەحمەتکێش بە قسە و باس و سیاسەتی کۆمونیستەکان و چەپەکان هاتوونە سەمەیان ئەتراز و بازەیان کردووە. ئەگەر بنیام چاوی لێ بکات لەو 40 چەند ساڵی ڕابردووە ئەمە بینێ. من ئەتوانم ئەوەی داعایشە بکەم لە پاڵگشت ئەمانە هەر ئیعتراز و مبارزەیە کە لە جامعەی کوردستانە بووە بدونە
یانێک کەمترینی ئەتوانم بێژم بدونە نەقش و دەوری کرێکار و زەحمەتکێش و بە تۆر کولی چەپ و کۆمونیست جامعە نەبووە. ئەمانە گشتی فاکتن، تاریخیان هەیە، چ ڕۆژگەلێ بووە، چ اتفاقاتێک کەوتووە، کێ گیراوە، کێ ئەدام کراوە، کێ تنی زیندان کراوە، گشت ئەمانە هەیە. بۆیە ئێمە بەنابە ئەحساس مەسئولیەتێک و کردمان عەرزم کردن ئەو دوو سازمانەی کۆمەڵە و کۆمیتەی کورسانی حیزبی حکمەتیست و هەروەها ئەو شەخصیەتە سیاسیانەی جامعی کوردستان دەستماندا بە دروستکردن ئەو شۆرا. ئێمە ڕاستەکەی زەورەتێکی سیاسی ئەو زەمانە بوو و ئیسێش هەر ئیدامەی هەیە و لە شاری ستۆکۆڵما لە 4 دیسامبری پارەکە ئەو کۆبوونەوە بوو. ئێمە خۆمان واقعا نەمازانی ئەو نە ئێستەقباڵی لەیەکەیە، حتا بە جۆرێک ئامادەگی زۆرمان نەبوو بۆ ئەنجامی کارەکان، ئەسنادەکان، جێگە و ڕێگە، نازانم مەجموعەیە تدارکات سیاسی، تدارکات و ئیجرایەت کە لازمەی هەر جەلسەیەکە. بۆیە ئێمە بە هەر حاڵ لەوێ کە چوین هەم جەماعەتێکی یەکجار زۆر لە حزوران شرکتیان پێیا کرد و هەم لە کشوری مختلف هاتوون و هەم لە تەریقی نت و ئینترنێتۆ تایادێکی بەرچاو ئەوانی شرکتیان کردوە. یەکەمین کۆنفرانسی خۆی ئێمە چوبین مەسەڵەن نەهادێکدا بمەرزێنین دەستی وەلێ وەزعەکەەوە هابوو کە تەبدیل بوو بە کۆنفرانس و کۆنفرانسێک کە دوایی مەجموعە یەقداماتی لە ساڵ گوزەشتا لە 6 مانگ ئەوەڵا ئەنجامدا. دوایی بە شوێنەوە کۆنفرانسی دووەم گیرا کە ئەوەی 6 مانگە خەریک کار و فعالیت خۆیەسی و لەگەڵ مەجموعەیەک ئەسناد تەسویب بووە. بەرنامەکەی معلومە، سیاست و جەهەتگیری و بەیانی و پلاتفرمی هەیە و بۆ بە نەهادێکی جێکەوتوو تقریبا توانم بڵێم لەناو ئەحزاب و جەیانات و بەرحاڵ ئلیتی سیاسی جامعی کوردستان ئەم شۆرە بەرحاڵ ناسراوە، جێخۆی کردووە، مەجموعەیە فعالیەتی کردووە. بۆیە ئێمە لە هەفتەی گوزەشتەیشە 3 کەس لە هاوڕێیان من و هاوڕێیان مریەم مسوا سوڵتانی و سدیقەی محەممەدی لە کلااوب هاوسە ئەم بەحسەمان کرد، ئەرزیابیمان کرد، چاومان خشان بە مەجموعەی کار و فعالیت، ئەرزیابی خۆمان، نقاط قوت، نقاط زەعف و جەماعەتێکی زۆر لە سیاسیونی جامعی کوردستان بەشدار بوون. خارج لە خۆمان بەحسیان کرد، سوالیان کرد و بەرحاڵ ئەم شۆرا مەترەح بووە. بۆیە ئێمە دوای 1 ساڵ وەختێ چاوی لێەکەین وازانین کارێکی ئەرزشمەند و مثبت بووە. زۆر سپاس بۆ تەوجیهەکانە لە قسەباسەکان تا خۆت ئیشارەت بە ئیستیقبالی ئازادیخوازان و کۆمونیستەکان کرد کە لەم شوڕا تاو حەدە بوو کە خودی پێکەنەرێ و ئەندامانیا ئەو کەسانی کە شۆرایان تەشکیلداوە انتظاریان نەبووە ئاوا مورد استقبال قرار بگرێ. خۆت لە قسەکان تا ئیشارەت پێ کرد. دقیقاً پرسیاری منیش ئەمە بوو کە دوای 1 ساڵ فعالیت ئەلاڕەغمیەوەی کە کۆنفرانسان بووە، دیارە حتممە جەلساتی تری بووە کە ڕەنگە عەلەنی نەبوو بێ، ڕوو بە بیرون نەبوو بێمانە. لەم 1 ساڵە تەلاش و فعالیەتی ئەم شۆرا چەندێ ڕازید و پێ دووا بێت چەندێ توانیویە بە هەدافەکانی خۆی بگات و دەستڕەسی پێدا بکە بۆ هەدەفانەی کە بوویەتی و مورد استقبالی چۆنی خەڵکی دەرەوە قەراری گرتووە. من وازانم بۆ ئێمە فعالین سیاسی و بەتایبەت چەپ و کۆمونیستەکان هیچ وەقت ڕازی نین بەو فعالیەتانەوە ئەیکەین، چون جامعەکە نیازی زۆرتری هەز. ئێمە ئەتوانین کارگەلێک زۆرتر بکەین. لە فعالیت لەم شۆرایشە هەروەها بوو، عەلاڕەغم پێشڕەویەکانی کە من ئیشارەی پێەکەم چی کراوە چی نەکراوە، وەلێ کەماکان پێمان وایە ئێمە ئەرزیابی خۆمان لەو جەلسەیشە هەر ئەوە بوو کە ئەم شۆرە ئەم نەهادە زەرفیەتی لەوە زۆرتر بوو و کراوە. کەم کار نەکراوە ڕاستیەکەی وەختێ چاوی لێەکەین، وەختێ تماشایەکەین. ئەوەڵەن هەیئەت هەماهەنگیەکی انتخاب کرد یەکەمین کۆنفرانسی کە 4 کەس لە ئەحزاب و 4 کەس لە هاوڕێیانی غیرە حزبی یا شخصیەتهای منفەردی جامعی کوردستان بوو. ئەمە ئەو هەیئەتە
6 مانگ ئەوەڵ ئەم شۆرایە بردەبەرەوە لەو ماوە ئەسنادێکی مهم تەسویب بوون یەکێکی مەسەڵەن پلاتفۆرمی شۆرای هاوکاری هێزی چەپ و کۆمونیستەکان لە کوردستان یەکێکی بەیانیەیە ئێمە جەهەتمان چییە بۆچی دروست بووین گەرەکمانە چی بکەین سەبارەت بە ئەوزاڵ ئەحواڵێەوە هەست سەبارەت بە وەزعیت جامعەکە حەق و حقوقی خەڵک شۆرا نازانم ئەوانە هەمووی بەحسمان چییە لەسەر مەسەلەی ملی لەسەر حقوقی کاریگەر لەسەر ئاحادێک وا لەو جامعان لەسەر مەسلەی ژنان کە مەسلەیەکی بۆغرەنجە و مهمە لە جامعە لەسەر مەسلەی حەقی مناڵ ئازاری تەشەکولەکان گشت ئەوانە هەست هەر کەسێ بیەوێ ئەتوانێ مراجعی پێ بکە کە ئێمە مەسەڵەن جەهەت و سیاستمان چییە بۆچی دروست بووین وە گەرەکمانە لە ئایندا چی بکەین دەرنەتیجە ئەوەڵین کاری ئەم هەیئەت هەماهەنگیە کە ڕەهبەری ئەو شۆرایە ئەکرد یەک دروست ئەو ئەسنادە مسەوەب بێ دوای بەحث و جەدەل و هاتوچوویەکی زۆر خۆشبەختانە ئەو ئەسنادە هەمووی تەسویب بوو و هەر کەسێک بیەوێ ئەتوانێ مراجعەکە بە سایتی شۆرای هاوکاری هێزی چەپ یا فەیسبووکەکەی یا ئینستاگرامەکەی هەموو ئەو ئەسناد و ئەوانە هەیە کە ئینسان ئەتوانێ مراجعی پێ بکە و قەزاوت بکە تا نازەوە دەوری دووەم لە کۆنفرانسی دوومی شۆکە ئێمە وەختە ئیتر هەیئەتەکەمان لە جێی 8 کەس هەیئەتی هەماهەنگی شۆرا بووین بە 12 کەس 6 کەس لە نمایندەی ئەحزابن و 6 کەس نمایندەی ئەو ڕەفێقانن و بە هەرحاڵ منفەردن و شخصیەتای سیاسی جامعەی کوردستان لەوەیش ئیتر بەحث گەلێکمان بوو هەم لە جیهانسیمیانە لەسەر مەسەلەی حاکمیت شۆرایی لەسەر ئەنوا و ئەقسام بەحث گەلێوات و سیاست و جەهەتگیری گەلێک هەتا ئیسە بووە ئێمە ئظهار نەزەرمان کردووە قسەمان کردووە ئەو سەنەدەی حاکمیەتی شۆرایی بلەخەرە دوای چەند جەلسە بەحث و هاوفکری ئەوەش مسەوەب بووە و ئەلعان جوزی ئەسنادی ئێمەیە و ساختمانی شۆرا چی لێیە بەحسمان لەسەر مەسائل جامعەی کوردستان هەمووی ئەو حاکمیت شورای مورد نەزەر ئێمە چۆن بەدیتێ ئێمە چۆن بیرێکن و من فقط یەک شت حەزەکەم لێرا بێژم ئەم شۆرا شۆرای مەحەل کار و زیست نییە بێژی مەسەڵەوە خەڵکی گەڕەکێ یا شۆرای کارخانەی فلانە مرکزی کاریگەری یا شۆرای خەبازان فلانە شار بەڵکو ئەم شۆرا مەجموعەیەک لە ئەحزاب و ئەفراد و شخصیەتان بەڵام بە شێوەی شۆرا ئێمە ئیدارەکەین وهانیە نەفرێک دابنین لەو سەرۆ دوو نەفەر نازام هەرچێک ئاوا ئێمە ئەو کەسانە لە کۆنفەرانس و ئەوانە انتخابە بن و بە شێوەی شۆرایی ئەم تەشکیلاتەوە ئیسە دروست بووە ئیدارەکەین ئەم تەفاوەتەی هەیە لەگەڵ شۆرایەک وا مەسەڵەن لە جوزانم هەفتە کاروزیستی کاریگەرانە لە دانشگا ئەو شۆرا ممکنە بێ مەحەلی هەفتەپە نازانم فولاد خەبازان لە سنە لە سەقزیا لە هەرکوێ بەرحاڵ مەزومەوەسە ئەم فەرقی هەیە بە شوێن ئەوەی شام مەجموعەیەک بۆ خۆمان شێوەی کار ئەم کۆمیتەی هەماهەنگی حەق و حقوقی ئەعزای شۆرا هەموو ئەمانە قسەی لێکراوە و مسەوەب کراوە و هەر کەسێ بیاوێ ئەتوانێ مراجعی پێ بکە و لەسەری قەزاوتکە بۆیە ئەمەیش مەسەڵەن بەشێک لە کارەکانمان بۆ خۆ لەسەر مەسایلێکی ئەساسی سیاسی وا لە جامعەی ئێران و لە کوردستانە هاتۆسە بەرۆ شۆرا مەوزعی کردووە بەحسی کردووە ئیطلاعی داوە هەر لە تەیەق ئەم تەلەڤیزیۆن ئێوە مەسەڵەن قسە و باسخۆی کردووە و داوت کراوە بۆ تەلەڤیزیۆن کۆمەڵەوە طریقی کلاب هاوس لەو لایڤانە لە دنیای ئینترنت و ئەوانە ئەعزای ئەم شۆرا و ئەعزای هەیەت هەماهەنگی هاتوون و قسە و باس خۆیانیان کردووە و بە هەرحاڵ خەڵکیش قەزاوەتی کردووە و عەلەنی بووە و ئاشکرا بووە و ئێمە چۆن فعالیتەکەین ئێمە کێین گەرەکمانە چی بکەین چۆن ئایندە بینین ئایندەی خەڵکی کوردستان خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەبێت چۆن بێ بۆ ئێمە کۆمونیستەکان و چەپەکان
چۆن گەرەکمانە فعالیت بکەین و چۆن سازماندەهی بکەین تا ئەنازەوە بەێم مربوتە ئێمە سعیمان کردووە غیرز ئەمە لە طریق فعالیت گەلێکەوە هەست بە تایبەت تەبلیغاتێکی علەنی لەسەر سیاستەکان خۆمان یان نەقد جەریانات و ئەحزابێک ئەحیانەن وە بەرامبەر بە مەسایلی سیاسی جامعی کوردستان لە زاویەی منفعەتی دروست تەقابڵی هەست لەگەڵ زاویەی منفعەتی کرێکار و زەحمەتکێشە ئێمە مەوزەعمان گرووە ئەلعان بە دەرەجاتێک فعالین سیاسی فعالین بزوتنەوەی کۆمەڵایەتی و ئیجتماعی لە جامعی کوردستانە بە دەرەجاتێک ئەم شۆرا ئەناسن ئەزانن ئێمە چیەژین بە هەرحاڵ خەریکن ئەرزیابی ئەکەن خۆلاسە ئومیدوارین کە پەیوەست بن پێیەوە ئومیدوارین کە ئەم فعالەتانەی ئێمە ڕەچاو بکەن و ئەگەر کەم و کەسری انتقاد نازانم پێشنات هەرچێک هەست بە ئێمەی بگێنن هەروواکە لە سەدحی کلااپ هاوس و نازانم دنیای مەجازی و ئەوانە هەر کەسێ هەر نەزەر و پێشنهادێکی بووە بۆ یا ڕەخنەی بووە یا پێشنهادی بووە ئێمە واقعاً ئیستقبالەکەین هەدەف ئێمە ئەوەسە کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش خۆی لەمەیان نابێ خۆی لەسەر نوێژ خۆیان دەخاڵەتکە هیچ حیزب و جەیانێک نەتوانن لە باڵای سەر ئەو خەڵکەوە بێن بۆیان تەعین تەکلیف بکەن کەما ئینکێ ئەحزاب و جەیانەتی هەن خەریک بەرنامەن خەریک پلانن خەریکن دەستگای پۆلیس دامەرزێن هەر لە یسۆ ئەگەر دەسەڵاتیان بێ لەگەڵ ئەنوا و ئەقسام دەوڵەتای منتەقە و دەوڵەتای زلهێزە هالنە خەریک بەندوبەستن چۆن مەسەڵەن ئیتفاقێکیاوە لە کوردستان عێراقا کەوت و هاتنۆ ئەحزاب سوار سەر خەڵک بوون و ئەوە سی و چەند ساڵە غەرت کوێرەوەری بۆ ئەو خەڵکە هیچ نەبووە ئەحزاب و جایاتێکی ڕاست و ناسیۆنالیست لە کوردستان ئێرانە عینەنە و بەرنامەیان هەیە بە ئاشکرا و تویانە خەریکن خۆیان بۆ سازەکەن لە ئیسلامیەکانەوە بیگە تا ناسیۆنالیستەکان و ئەحزابی ڕاست خۆ ئێمەش بەحەق خۆمان نەزانین چون کۆمونیزم لە جامعەی کوردستانە چەپگرایی و ئازادی خوازی دادەیەکی ناسراوە هەموو کەس ئەزانێ یەکێ لە گەرایشهای قەوی و ئیجتماعی ئەو جامعەسە لەسەری هەزاران هەزار ئینسان مبارزەیان کردووە چوونەسە زیندان کوژراون بەداخۆ شکەنجە کراون لەسەر دفاع لە کرێکار و کۆمونیزم لە جامعەی کوردستانە و خۆب زەمینەی هەیە بۆ ئەوە ئەم شۆرا و نیروهای چەپ و کۆمونیزم لە جامعەی کوردستانە جارێکی تر هەروەکو جاران بەعنوان نیرویەکی قدرەتمەند و مدافعی خەڵکی کرێکار و زەحمەتکێشن مدافعی حەقی شۆراین مدافعی ئەو نەکە خەڵک بۆ خۆیان بێن لە دانشگا لە مەدرسە لە مەحەل کار لە مەحەل ژیانی خۆیان ئیدارەکەن بۆ ئەبێ چوزانم لەسەرەوە بێن و تەعین تەکلیف بۆیان کەن بەند و بەس بکەن دوایی منفعەتی خەڵکەکە هەرجوا منفعەتی خەڵکەنەوە ئێمە ئەم حکوومەت شۆراییە یا ئەم حاکمیت شۆرایی ئێمە بەرامبەر بە هەر نەوع حکوومەتێکی پارلەمانی ئەو نەوعەوە هەست فدرالیستی پارلەمانی ئەوێسین ئێمە پێمان وایە ئەو نەوعە لە حکوومەت بێبەشکردنی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە لە ئیدارەی لە حەقی ئیدارە و لە حەقی سەرنوێشتی خۆی کە لە داهاتوە چۆن ئەوێ زندگیکە چی بکە و چۆن بەرحاڵ ئەو جامعە ئیدارەکە بە نەف ئەکسەرەتی جامعەکە زۆر سپاس بۆ تەوزیعەکانت هەورە ساڵە بەوردی خۆت ئیشارە کرد لەوەی کە لە تەیەم یەک ساڵە فعالیتەدا شۆڕا کارایکی کردووە و کارایی زۆر ئەرزشمەند بوو ئەسەن دروستبوونی خودی ئەم شۆڕا ئیدەی خودی ئەم شۆڕا هەر دەرخۆت ئەلارەغمی تەواوی تەلاش و فعالیتەکان و ئەسنادێک کە تۆ باست کرد زۆر قابلی ستایش و دەستی هەموو ئەو کەسانەی کە دەور و نەخشیان بووە دەگوشین و کارێکی زۆر بە ئەرزش بووە بەڵام لەم شەراتە فکر ناکەی تەقویەت و تاکیدی مجدد بۆ تەلاش و فعالەتی ئەم شۆڕا لە شرایەتی ئێستا باتەوەزێ بە فەزای سیاسی مبارزاتی خەڵکی ئێران سەد چەندان مهمتر و با ئەهمیەترە لەم رابطەدا پێت وابێ تەوەقع و ئینتزاری خودی ساڵەی سەرداری وەکو کەسێ وەکو فعالێکی ئەسڵی لەم شوڕایە چیە و بانگەوازە چیە بۆەوەی کە زۆرتر ئازادی خوازان کۆمونیستان ئەو کەسانەی کە دڵیان بۆ ئینسانیەت و ئاسایش و ئەمنیەت و ڕەفاه و بەرابەری
خەڵک لێدەدا چه انتظار و تەوەقعێکی و چه بانگەوازێکەکە بۆم کەسانە کە زیاتر ئەم مەسەلەی شۆڕات تەقویەتکەن و بەهێزتری بکەن وەکو کەرەسەیە وەکو ئەبزارێ لە دەستی خودی ئەم ئینسانانە کە تاالبی ئازادی و بەرابەری و ڕەفا و ئاسایشن. زۆر سپاس بۆ ئەم پرسیارە هەوڕێعبوو من وازانم جێگەی زۆر کەس لەم شۆرەها خاڵیە و زۆر شخصیەتی جامعەی کوردستان زۆر ئینسانی تێکۆشەر و مبارز کە تەوە عمریان لەم ڕێگا بووە ناو ئەم شۆرە هێشتا خاڵیە ئێمە پێمان وایە بەشێکی هاتووە بەشێ زۆری هێشتا لە دەر لە شۆرایە و ئێمە زانین هەمووم ڕفێقانە بە پەرۆشن نیگەرانن حتا ئەوان زۆریان بۆ ئێمە هاورد کە ئەرێکاکە خەریک چین ئەوە جیاناتر ئەوە ڕاست خەریک ئەنوا و ئەقسام بەندوبەستن کنفرانس دروستەکەن پوڵەنێن بەیەکۆ لابیگەریەکەن سەر لە جۆرجتاون و نازانم فلان و فیسار دەرێنن خەریکن زەحمەتی نەسڵها خەڵکی ئێران و کرێکار و زەحمەتکێش لەو جامعە بە فیڕۆدەن گەشت ئەوانە مەسەڵەن مەسائلێک بوون کۆمونیستەکان و چەپەکان و ئازادی خوازەکانی نەگەران کرد و ئەوان اتفاقەن مشەوق بوون بۆ ئەوەی ئێمە بین تەلاشکەین لەگەڵ باقی ئەو ڕفێقانە و ئەوانە بتوانین ئەم کارە بکەین من پێم وایە ئەوەڵین مەسئلە ئەوەسە کە جێگەی زۆر کەس لەم ڕفێقانە خاڵیە دنیایەک ئەنەرژی دنیایە ئاعتبار دنیایە ئیتمینان دنیایەک تەجربە هەس بەڵام نەکەوتۆ سەکار من ئەوان بۆ ئێمە فشاریان هاورد بە دروست بەشێکیان خۆ بەشتیان هاتن و ئیسەبەیەک و کارەکەین ئەو بەشی هێشتا نهاتۆ بۆ ئێمە فشای ناورد ئەرە کاکە خەریک چین نژ پرسیارێمەیە بە قوربان ئێمە ئەوە کارەکەمان کرد تۆ تەشوێخمانە کرد دەست خۆش بێ دەی خۆت بێ گۆشەیەکی لێ هەڵگرە حیفە جێگەت خاڵیە ئەزانم بە پەرۆشی بۆ ئایندە من ئەزانم گشتمان نەزەرمانەوەسە ئەم وەزەتەی جمهوری ئیسلامی کە ئیسا دوای ئەم یەک ساڵە ئاوا احترازات و مبارزات خیابانی فروکەشی کردووە خۆوا نامێنێت هەرچێ کەسە ئەزانێ جمهوری ئیسلامی ئیسا ئەسلحەکەی فقط لە ڕۆ بەستووە دەرەقەتیش نایە تەواو ئەو مشکلاتەوا بوو تەواو ئەو بحرانانەوا بوو لە جمهوری ئیسلامیا کە خەڵک ڕژانە خیابان لە تەقابڵیە هەرماون بە جێگەی خۆیان زیاتر بوون کەمتر نەبوون تماشای وەست اقتصادی خۆتان بکەن تماشای وەست جوان مناسباتی لەگەڵ دەوڵەتای منتەقا بکەن تماشای ناڕزایەتی خەڵکە تماشای ئاعتراز و مبارزەی وا ژنانێکن لە کەفی خیابان ئەنوا و ئەقسامدا نادیان بۆ دروستکەوە بۆ ئەوە بتوان ژنان کۆنتترۆلکەن ڕۆژە حجابان ڕۆژە گەشت فلان هەر ڕۆژێک قانونێ تێرن و ئەی پێشنۆ دەرەقەت ئەو وەزعەنایە دەرنەتیجە دێریازوو ئێمە نەزەرمان ئەوەیە بە هەموو فاکتێک بە هەموو دەلایلێک نێماوە چاو لەو جامعەکە ئەو جامعە ئەخرۆشێت و ئەو وەختە نەتەنیا ئەو جامعە کە ئەخرۆشێ بەنظەمە هەل لە ئیسۆ قوتبهای مختلف خەریک ئالتەرناتیون دروسە ئالتەرناتیوی ڕاست شکستی خوار لە دەور ئەوەڵا ئەس هەم پاشید بە قەڵفارسی هێژێ ئەو بەناو منشورەی هەمبەستەگی ڕەزا پەهلەوی و نازانم شیفت گۆشیفتەی فەراهانی و عەبەی مۆحتەدی و ئیسماعیل و بزان هەر کامێکە لەکوێ و ئەوان خۆیان وایان نەکرد بە نظر من جنبش لە ناوە بوو ئەو قەتنامانەوە لە ناوە هات دوو قەتنامەی زۆر ڕادیکاڵ و کاریگەری بۆ باعث ئەوە کە شکستیدا بە جنبش ڕاست لە ئینا لە توول ئەو یەک ساڵاوە ئاعترازات و مبارزە بووە لە شارەکان ئێرانە هەموو شەعارەکان هەموو شتەکان ڕادیکاڵ بوون پێشڕەو بوون لە عمقی جامعەوە ئەهات معلم کاریگەر ژن جوان گەنج چاوێ بگێڕن بە ئەوانەوە تیاچوون بەداخەوە هەمووی کرێکار و زەحمەت کێش بوو یا کچی جوانی ئاسی لە مۆزیەتەوە پێیان تەحمیل کردووە 500
ئەمە بەنظر من جنبشی یان تەواو ئەو متالباتە ئەو وەزعەوە لە جامعەی ئێرانە هەست چاوی لەکەی هەمووی لە ئەعماقی جامعەوە بوو کرێکار و زەحمەتکێش بوون بۆیە ئەو قەتنامانە و ئەو متالباتە ئەو شعار و ئەوانە هەمووی تەسیری بوو لەسەر ئەوە کە جمهوری کە بەرەی ڕاست شکست بخوا بەڵام خۆ ئەوان لە ڕوو ناچن ئەوان کەماکان تێنۆمەیان تماشاکەن چۆن پەروی سابتیان هاوردۆسۆ کە گەرەکیانە ساواکمان بۆ زین و کەنەوە تماشاکەن ئەبەی مۆتەدی و دارودەسەکەی چۆن لە ئوسلەوە بە دەور کابرایەکی ئیسلاح تەڵەبە ئەڕۆن یا چوزانم ئەم لە کاروا ئەیکەن یەکێ بەرەو لای ئیسلامیەکان نەچێ چوزانم گەرەکی ئیسلام تەتهیرکە یەکێ کەماکان ێژێ من هاوپەیمان بووم لەگەڵتووە ئەو دانەکە ئەچێ بۆ ئەو گۆشەکە یەکێتر سابتیمان بۆ دێن بۆیە من وازانم ئەم لە اعترازاتە تێتۆمەیە و قوتبی ڕاست و ارتجاعی کۆتا نایەت مەگەر هێزێک بێت بەرامبەری بێسێ بۆیە ئێمە پێمان وایە و من داواکەم ئەوەن داواکەم لە هەموو کرێکاران و زەحمەت کێشان لە جامعەی کوردستانە واقعەن سعیکەن یەک بگرن لە تەشەکلەکان خۆیانە لە ئتحادی خۆیانە هەر جۆرە خۆیان پێیان باشە دەست خۆیان ناو دەستیەک گەرەکمانە جارێکی تر مناڵەکانمان برسیان نەبێ ئەگەر جارێکی تر کچ و کوڕمان نەکەونە زیندان ئەگەر جارێتر چوزانم ساواک و ئیطلاعاتمان بۆ زین و نەکەنەوە ئەگەر جارێتر بێکار نەبین بێمەسکەن نەبین گرانی و فەقر و فەلاکەت نەبێ هیچ ڕێگەیەک نییە غیر ئەز ئەوە دەبێ لە کەناریە کابین دەست خەیە ناو دەستیەک ئەم شۆرە ئێمە هاینتیا یەکێ لەو نەهادانەسە یەکێ لەو ئۆرگانانەسە و ئەتوانین تەقویەتی کەین من فەراخانم من داواکارم لە هەموو ئینسانێکی ئازادی خواست لە هەر جوانێکی ئیمڕۆ کچ و کوڕ لە هەر کرێکارێکی پێشڕە و لە هەر معلمێ بازنشستەیە وا گەرەکێ لە ئایندا ڕەفاهی بێ وا گەرەکێ تر زیندانی نەکەن وا گەرەکێ کوڕ و کچەکەی شکەنجە نەکەن وا مناڵەکانی بێکار نەبن وا چوزانم بێهداشتی بێ لە برسان نەمرێ واگەر عملێ بچووکی بۆ هەست ئەوەی پوڵ نەبێ کە بچی عملیکە ئەمرێ مناڵەکەی ئەمرێ باوکەکەی ئەمرێ دایکەکەی ئەمرێ ژنەکەی ئەمە بە وەفور خۆتان لە من باشترێ بین لەو جامعان ئەزانن چ وەزعێکە دەرنەتیجە هیچ ڕێگەیەک غێرەزەوە لە کەناریەکە و تەشەکل دروستکەین متحد بین و بەیەکۆ کار بکەین تەقویەت بکەین ئەم جبهەی چەپ و ئەوان لە مەقابڵ ڕاستە هیچ ڕێگەیەکتر نییە کەسانێەوە بۆ ئایندەی مناڵەکانیان و بۆ ئایندەی خۆیان بەپەرۆشن دەبێ بە نظر من تەقویەت کەن مبارزەی کرێکار و زەحمەتکێش خەڵکی بەشمەینەت نەهادی شۆرە شۆراکانتان دروستکەن ئێمە بەشێ لەم کارمان هینەوەسەکە بۆ ئەوەسە کە بۆ تەقویەتی دروستکردن ئەو شۆرای مەحەل و کارەسە لە گەڕەکە هەر نەوعی خۆتان پێدان باشە کومیتەی مەحەلە شۆرای مەحەلە خۆتان دەبێ خۆمان هەمومان بەیەکۆ دەبێ سەرنوێشتی خۆمان بەدەسەوە بگرین ماتەڵ هیچ شاه و شێخێ نەبین کە بێت بە فریامان و نەجاتماندا تەواو عمری ئەم خەڵکی ئەم گۆی زەویە هەر لە ئەوڵاتە ئیسە بە شەر دروست بووە ئەمانە زد خەڵک بوون زدی ئینسانی زەحمەتکێش بوو تاکەی ئەمانە دەبێ بەسەرمانەوە بن ئاغا باڵا سەر بن بخۆن و بخەون و حیج نەکەن هەموو سەرۆت و سامانی ئەم دنیاە بێ بۆیە من داواکارم بێن با بەیەکۆ فعالیتکەن بەیەکۆ کار بکەین تەقویەت ئەم شۆراکەن بەم شۆرا پەیوەست بن و ئەو کەسانەوە جێگەیان خاڵیە لە خارج شۆرا من داوایان لە یەکەم سەمیمانە و ڕەفێقانە بێن ئێمە استقباڵەکەین دەستیان دەگوشین و لە کنار یەکە ئەتوانین قەویتر بین بۆەوە ئەو ئامانجە مهمەوە هەسمان ئەویش ڕەهایی و ڕزگاری بەشەرە بەدی بێ هیچ ڕێگەیەک غێرز ئەوە نییە زۆر سپاس ڕساڵە بۆ تەوزیحاتانت زەربولمەسەرێکی کوردی هەناڵێ هیچ کاتێک دایە لە دایک دڵسۆسر نییە دایە ینی نامادەری بۆ لەم رابطەیە بۆ ئەم زەربولمەسەرەیە دقیقە دەتوانین پێی بە ماهیەت و محتەوا و ناوەڕۆکی شورا بەرین وەختێ هەر جەریانێک
باز لە شوڕا ناکا و دەخالەتگەری شوڕا حەز بکە و قەولە داکە بە تەنیا مەسەلەن ڕۆژی شیرین عیبادی و ڕۆژێ مەسی عەلیلژادە و ڕۆژی عەبدوڵا مۆتەدیە و ڕۆژی ڕەزا پەهلەوی و ئەمانە بە حیسابە ڕێگای نەجاتی ئەم خەڵکازانن خۆم زۆر معلومە خەڵک بە بێڕاهە و بە کەسڕاهە و بەوت جێگەیە بن کە دەیان و سەدان ساڵە ئەم سیکلە باتڵە دژی ئەم خەڵکە و دژی نائەمنی و گرانی و هەژاری و نەداری ئەم کۆمەلگا بووە و شوڕا شتێکە کە انحساری نییە و مستەقیمەن بە تەکتێکی ئینسانای ئازادی خواست کە لە دەرەجەیە وەڵا دڵیان بۆ خۆیان و ماڵ و منداڵیان و هەم نەوعی خۆیان لێدەدا دەبێ مربوط بێ دەبێ بە ئەمری خۆیان بزانین لەم رابطەیە ئایا کافیە ئەم دەرەجە لەوەی کە تۆ لە قسە و باسەکان تا ئیشارەت کرد کە زۆر کەس تەشویقی کردوین پیشنەهادی داوە ڕێگا حەلیان پیشنەهاد کردووە بەڵام خۆیان بەم جۆرە موەزەف نابینن بێن هەر ئەو ئیدەی خۆیان هەیەە پیان وایە شتێکی دروستە پیان وایە شتێکی ئازادی خوازانەدا بێن گۆشەی لە کار و فعالیتەکانی بگرن لە ئەبعادی نە 100,000 و 10,000 بەڵکێ ملیۆنی ئەم ئیمکانە هەیە بە دەلیلەوەیە ملیۆنها خەڵکی کرێکار و هەژار و فەقیر مەحرومن و ئەبینین لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامی و جڕوجانەوەری ناسیۆنالیزم و سەڵتەنەت تەلەب و پەهلەوی و نازانم چی و چی ئەم خەڵکە بەشیان ڕۆژ بە ڕۆژ ڕوو بە هەژاریە بێ لەم رابطەیە ئایا واقعاً مەسئلەی دەخالەتگەری ئەمری هەر تەک ئینسانێک نییە لەم کۆمەلگایە؟ تەبعەن وایە زۆر سپاس بۆ تەوزیحاتەکەت هاوڕێ عەبوو تماشاکەن لەم ماوە مەسەڵەن هەر بنیامێک سیاسیش نەبێ هەروە چایە لێ بکە لەم ماوە مستەنەد دروستکردن لە پەروی سابتی جەعل و درۆ ئەمە چییە؟ مەخۆ وهانیەوە هەمە پولیانە بۆ خەرج کردووە تازەی دووسێ ڕۆژە حزبێکیان بەناو حزبە میهەن پەرستانە کورد دروست کردووە حتمما دیوتانە ئێوە میهەن پەرستانی ئیرانی کورد بڵێ کوردە ئیران کوردی ئەنوا و ئەقسام جڕوجانەوەمان بۆ دروستەکەن یعنی نابێ ئەم فەزا بێ ئەوانە وا ڕسوا بوو ئەوانە وا ڕوویان نەبوو خۆیان ئاشکراکەن ئیسە بە ئاشکرا کابرای جەنایەتکاری شکنجەگەر پەروی سابتی و تەلەڤیزیۆن مەنوتۆ و ڕەزا پەهلەوی و کێوکێ بەو ئاشکرا تێنەوە درۆوانەکەن خۆفرەیە لەو کەسانەوە باسییانەکە زینون جوابیان داونەسۆ بەرزوەسە شرایەتێکی سیاسی حساسە یا ئەوە کە لە وەختێکی ئاوا ئەسڵەن شاپەرسی و سەڵتەنەت تەڵەبی لە کوردستانە تا زەعیفترین من کەس ڕاستەکەی کەسم نەبیستووە این بێ ولی خەریکم بۆمان دروستەکە وها نییە چون ئیسە تەرەفداریان نییە هیچ نییە وێڵیکەین من وازانم لە شرایەتێکی ئاوا ئەگەر کۆمونیستەکان و چەپەکان ئەگەر بەرەی ئازادی خوا زوریان نەبێ ئەوانشمان بۆ دروستەکەن مزدورەگرن پوڵ و پارەیان هەیە بۆشتی جمهوری ئیسلامی نەیگرت جاشی نەگرت ئەمانیشە بە قدرەتێکی میدیایی و هەسیان و پوڵم کاتی واسیان ممکنە تعدادێککەن بە مزدور بۆ گیانەوە خەڵکە بۆیە من وازانم ئەم شرایەتە ئایسەوتە چای لەکەی لە هەموو شایەتێک حساسترە وەختێ ئەبەی محتەدی هەڵەسێ کەفش و کوڵاکە چێ بۆ هین بلەخەرە شتێکەیتر نیشان لە وەزعێکە بۆیە گرێکیانە ئەو شکستەوە بەسەریانە هات بەم نەوعە مەسەڵەن هێنیکەنەوە ئەوە وا مەسلەیان نیە کاریگەر و زەحمەتکێش و ئازادیەکان و تەشەکل و ئەوانەیە بۆیە ئێمە لە جبهە بەرامبەرەکەین دەبێت تەقویەتی کەین دەبێت لە کنار یەکابین دەبێ هەر تەرحێک وا زدی خەڵکە لایەن هەر کەسەوە بێ ئێمە ئەبێ ئفشایکەین نەقدیکەین بیکوتین ڕسوایکەین و خارجیکەین لەهی شەرمە بە نەزەر من بۆ ئەوە کە لە کوردستانە تعدادێک وا کەس نازانێت کێن ئیسە حیزبی میهەن پەرستانی کوردی ئێرانی ما بۆ دانێت پشتی بەستووە بە ڕزا پەهلەوی و جەناح ڕاست و ئەوانەوە ئێستەی تر بە ئاشکرا لەگەڵ جمهوری ئیسلامیە لە ژێر و نزیکن هەردووکیان یەکشت ێژن بە ئێمە ێژن چونە وەختەیەوە بەرامبەر بە شەڕ دفاعتان کەوە لە خۆتان بەرامبەر بە پاسدار و سەرباز ئێوە ترۆریستن بە پێشمەرەکانەوە وەختەیەژن متوەجی هەر لە ئیسۆ ڕسمەن وتویانە ڕسمەن ێژن لە حیزبەکانە ڕسمەن مساحەبەیان کردووە هەر لە ئیسۆ شمشێرمان لێ کێشن بۆیە من وازم تەنیا یەکشت ئەی بڕێتەوە
ئەویش لەمەیان مبارزە بوونە من وازام جامعەی کوردستان بە تایبەت زەمینەی هەیە نیروی هەیە زەرفەتی هەیە جواب هەموو ئەمانە بداتەوە کەمانکە دایۆ دەورەیە ئێمە تەجربەمانەست 10 ساڵ ئەوەڵ فعالیت کۆمەڵە چاو لێ بکەن چ جڕ و جانەوەرێک کەوتنە کەنارە کوا مفتی زاوە مەکتەب قورئان کوا ڕزگاری کوا پاسدار و جاش و ئەوانە لەو دەورا مەنزورمە و چەنێ مبارزە قوڵ بوو و چەنێ مبارزە واقعی بوو و ئێمە کەماکان دڵمان بەوە خۆشە لەسەر ئەوە ماڵەکەینەوە و لەسەر ئەو زەمینە و زەرفیەتە وا لە جامعەی کوردستان هەست کە چەپگرایی تایە یەکێ لە قودرەتمەندترین نیروەکانە چەپ لەوێ چەپ لە جامعە مەرزومە نە ئیلزامەن ئەحزاب و جایاتی مەرو جامعە چەپی جامعە ئامادەیە ئێمە دەبێ ئەوە تەقوێتکەین لە جامعە لە دەرۆ لە هەر کوێ هەین ئەم وەزیفە لەسەر شانمانە دەبێ بە ئەنجامی بگەین زۆر سپاس هەورە ساڵە بۆ تەوزیحەکان لە پرسیار زۆرە بەڵام وەختەکەمان بە ئاخر گەیشتووە زۆر سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا منیش زۆر سپاستان دەکەم کات و ساتێکی خۆش زۆر سپاس بۆ تۆش بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و خەوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ ساقی و سەلامەتیتان ئارەزوومانە لە هەر جوهان شاد و سەرکەوتوو بن